لە سلێمانی بەرپرسانی حکومەت ڕێگەیەکی دیکە بۆ زیادکردنی ڕووبەری سەوزایی دەگرنە بەر و بەپێی بەرنامە نوێیەکەش ڕووبەرێک زەوی دەدرێتە کۆمپانیەکان بۆ ئەوەی بیکەنە نەمامگا، بەڵام مەرجەکە ئەوەیە بەشێکی زەویەکە بکەنە باخچە لەسەر ئەرکی خۆیان. داواکاریەکی زۆری هاوڵاتیانمان لایە کە نزیکەی 700 داواکاریە و خەڵک حەزەکە باخی بۆ دروستکردن نەبەربوونی قەیرانی دارایی ئەم ساڵ 2015 نەبوونی باخەوانیش ناتوان هیچ باخچەیەک لە شاری سلێمانیا سەوز بکەین. بۆ ئەو مەبەستا ئەم پێشنیارەمان کردو بۆ هاوڵاتیان، ئەوش ئەوەیە کە پارچە زەویەک ئەدرێ بۆ هاوڵاتی کە خواستی ئەوەی هەیە کە مەشتەل دروست بکات بە مەرجێک بەشێک لە زەویەکەکەم بۆ ڕووبەری کە بۆی دیارەکەین مەشتەلەکەی تیا دروست دەکا و بەشەکەی تریشی بەپێی ڕێنمایی بەڕێوەبەرایەتی باخچەکان ئەکات بە باخچە بۆ گەڕەکەکان. خاوەنی شەتڵگەکان ئەوە بە ڕێگەیەکی گونجاو دەزانن بۆ زۆربوونی ڕێژەی سەوزایی و هەوایەکی خاوێنتر و سیمایەکی جوانتر بۆ شارەکان. پارچە زەوی بێ بە شەتڵگەکان هەم حکومەتیش دەیسوومەند بێ هەم خۆشمان دەیسوومەند، بەڵام ئێمە مەرجمانە بێت. مەرجەکە چییە؟ ئەو پارچە زەویە بمێنێتەوە بۆ ئەو کەسێک کە ئیشی تیاکە، تۆ مەسەن تۆ مەساریفی تیاکەی، کۆمەڵ مەساریفی زۆری تیاکرێت بەتاکید، کرێکاری وێ، حەرەسیاتی وێ، مەسەن تۆ ئەو شوێنەکە سازەکرێت بەلانی کەمەوە هیچی سنێت بەلانێک 2 دەفتەر 3 دەفتەر دەوێت کە ئیشی تیا بکەیت، بەڵام ئێمە بەشتێکی باشی زانین، بەڵام ئەم پارچە زەویە چۆنە بۆ کەسە بمێنێتەوە کە ئیشی تیاکە، هەچ کاتێکش ئەم کەسەکە نەیتوانێت ئیشی تیا بکە و پێی باش نەبوو بیژێڕێتەوە بۆ حکومەت و بەپێی ئامار و داتاکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەوزایی لە شاری سلێمانیدا گەشتووەتە لە سەدا 12، ئەوە لە کاتێکدایە ستانداردی جیهانی لە سەدا 15ە. نێوەندی سەنتەری شاری سلێمانیش نزیکە 1,500,000 نەمامی تێدایە. بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕووی لە باشووری کوردستان کردووە دروستکردنی باخچە و زیاتر سەوزکردنی سلێمانی ڕاوەستاوە. هەر بۆیە بەڕێوەبەرایەتی باخچەکان دەیەوێت لە ڕێگەی بەخشینی پارچە زەویەک بە کەرتی تایبەت باخچەی زیاتر دروست بکات لە شارەکەدا بۆ ئەوەی سلێمانی دوا نەکەوێت لە ستانداردی جیهانی لە ڕووی سەوزاییەوە. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمان.